دكتور دەگوت ئەگەر تەوتین بکرێت ڕۆڵی حکوومەت هەرێمی کوردستان کەمی بێتەوە مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستانە بێت ئەمە ڕاستە؟ ئەو دەنگۆی ڕاست نییە لەبەرەوە ئێستا زۆربەی هەرە زۆری بەرپرسە حیزبەکانی دەسەڵات لە عێراقدا هەم پۆستیان هەیە هەم پێشترش پۆستیان هەبوو هەمی ئێستاش موچەی خۆیان بە تەوتین وەردەگرن بۆ ئێستا کارگوزارێکی بەستە زمان کەوا موچەکەی 250,000 زیاتر نییە ئەو ئەگەر موچەی خۆی بە تەوتین وەرگێ بریتە لە خیانەت و بریتە لەوەی کەوا قەواری هەرێمی کوردستان تێک دەچێت بەڵام چەندین بەرپرسی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و دەروی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەیە تا سەرۆکی کۆماری عێراق جێگری سەرۆکی کۆماری عێراق جێگری سەرۆک وەزیرانی عێراق جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق بێجگە لە چەندین وەزیر و بەڕێوەبەری گشت و ڕاوێژکاری تر بەرپرسی باڵا هەمویان لە بە تەوتین وەردەگرن بۆ ئەوە بۆ کیانی هەرێمی کوردستان کێشە دروست ناکە بۆ ئەوە بۆ موچەخۆرێکی ئاسایی کێشە دروست دەکات.